الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستان من أمل خدمات كتاب النيابي الجواب الكافي لمن سأل عن الدواء الشافي إمام ابن القيم وتاركاني آسايش الروح من دست في كردوه وباس ما كردو آسايش الروح إنسان با تشنشتيك دستبر أبي وبياء أبي يجناك يكي قلوشتانا كآسايش الروح إنسان دستبر أكا بريتية لقرآن خواندني زور دوام دعاي خيري زور سيهم عملو كردوي زور عملو كردوي زور زور قرنقة خيناك عملو كردوي زور قرنقة لحياة إنساني مسلمانة إنجا دواي هات هندي فكري رد كردوي ابن القيم كنفسي إنسان جاري واهية أليت من شون حازر بدم بابلان بقرز همو أو فكرة ما رد كردوي يعني مثلا أوشتيكوا بيقينة شون بيقول ما بشتيكوا أن يقينة وفي لكان الشيطان لخود زينة ولا كردوي باس ما كرد وهاتين سرباسي وي إنساني مسلمان لابد أبي خوفي لأخوة جل جلاله زور قورة به وتنهار رجاء نبي لدليا بلكو خوفي زور قورة لدليا هبه هاتين باسي خوفي أصحاب ما كر يعني أصحاب رضا رحمة الله عليه شون بون يكم دانا من باسكر كإمامي أبو بكر رضا رحمة الله عليه كشون أم إمام عظيمة يعني أجر إيماني أو بإيماني أمة يعني ببيوري إيماني أو قرستر سبحان الله بيو يقينت شيء بلاد الإمام أبو بكر لقال أوشا إمام رضا رحمة الله عليه بزور أجريا أيوة زور بجريان أو كسي ناتوانه بجريا بابا زور خوي بجريانه إن جاكاتك لنرجع أوستاوات زاني دارك كوتر دارك اللي أبو شوازة أوستا يعني لخدمة رب العالمين إن جاء أو بك قد أدبوا يجرين وفرموا خوزق من جوجايك أبوم لو سرزوية أجل كان أن خواردنو بس محاسبة نكرامة خوزق طالمو يقوم بسنجي كسيكي إيمان داروا أويا كمين لأصحاب رسول الله صلى الله عليه وسلم دوها من كي إمام عمر يعني دور حياة إمام عمر بخوانا رو سبحان الله سر أمنه والله أجر يكاني إمام عمر باسكي نازين لكيو دسبك يكم كس كيبوم أمة اليدا إمام عمر يكم كس ديواني جندي دانا إمام عمر يكم كس توسعي بخلافة إسلامي كر إمام عمر يعني يكمن كس حتى ميجو بو أم ملته صالح دانا وسرتها ميجو أم ملته إمام عمر كلبواري سياسة ودا صلاة سيري أكي عبقريكي سياسي كلميداني جنگو آزايتي لميداني ورياي وشاو كراوي يعني كسيكر أو نو مدينتي أبر إمام عمر راسته خو إجري الله يمكن سنيتي باجني إبات خدمت في غمري خاص الله عليه وسلم يا رسول الله أم كسم بينينا طبيعي بوشي هاتي فلان والله هذا هاتم سردانا كم شمشيركشي تون أوا إمام قرتويتي ناتو أنا جولبك دواي في غمري خاص الله عليه وسلم فرمي أيتو لقال فلان كسا دانا نشتن بريار الندى بي من بكوجي أو قرزة كان بو بداتو والله كز أمين أزاني إلا مقر أتو بيغمبر بيو خوابي وتبي شايتو ماني هنا زيركي إمام عمر داهيتي إمام عمر حتى لزماني خويا وروكو داستانك أجرنا والإمام عمر طبعا يكمن كز حركي ظل دروس كل جهانا إمام عمر حركي ظل شيا لناو دولتي خلافتي إسلامية هيج كس يجنبو كس يلا بشتي ومراقبينك هيج كس يجنبو موظفك بسيط تا وليكي زور قورة واليكي زور قورة هموي سيبريكي لبنايا دانابو حتى عمري كوري عاص كاتك هستي أكير هرشي أكا بياني إمام عمر ناما أنيرة السري يعني جيري خواردو باشا تشيب كم تشون خود درباز من درس إمام عمر همو أواني دورو بري همو دور خصبو چوكا عمري كوري عاص خوتا نزان يكل الداهية زور مهم كان عرب عليه همو يعني لخوي دور خصبو وردولة دري أكردن دوري أخصنا بوي قسكاين نقاط إمام عمر اشتكاين نقاط إمام عمر على الأخيرة كزنا ما بو قماني لخيزاني أكر أيو احتمال توبي أمشتانا هم أجينت إمام عمر شتي زور نهني أكم نام إمام عمر بودي أجات سرسرم أم حركة ظل مثلا أم بيا وردكارة أم
کەچی سێرەکەی لە عەبدایەتیە چۆنە ینی ئەمەی کە کردوویەتی ئەگەر یەکێک لە ئێمە ینی بە قوربانی پێڵاوەکانی بین ینی بەڕاستی ئەگەر سوچەیەکی بچووک لەوانە خزمەت بەدینکەن ئیترەوە ئەزانی هیچمان نەهێشتوتەوە دەی ئەم پیاوە عەظیمە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ڕۆژێک لە نوێژ پێشنوێژیە سوڕەتی وەتووری خوێن گەیشتەم ئاەتە ئین عەذاب ربک لەواقع ئاەتی حەوت ئین عەذاب ربک لەواقع بەڕاستی عەذابی خوای گەورە جل جلاله واقع و ڕاستە و حازرە ڕوویداوە کە ئەنەما ئەفەرمێ فەبەکە وەشتەدە بوکاؤه گریە ئەوەندە گریە ئەفەرمێ نەخۆش کەوت ئیمام ئەڵێ وای لێ هەر لە ماڵەوە کەوت خەڵکە چون سەردانیان نەکرد هەر ئەم ئاەتەی تیکرارە کردو ئین عەذاب ربک لەواقع سبحان الله ئەم داهیە سیاسیە گەورە سێرەکەی لە بەردەم ئاەتێکی قورئانە چۆن ئەتوێتەوە لە کاتی سەرمەرگا بە کوڕەکەی وتی ڕۆڵە عەبدوڵڵا سەرم بخەرە سەر زەوی سەر خۆڵ بەشکم ئەمە خوای عەظیم سرم ئەبینێ لەسەر ئەم خۆڵە و زەلیلیم ئەبینێ و ڕەحمم پێ ئەکە ئەی هاوار بۆ دایکی من ئەگەر بێت و خوا لێم نەبووری ئەڵە سێ جار ئەمەی کرد و ئینجا وەفاتی کرد ئەفەرمێ جاری وە هەبوو بە ئاەتێکا تێ ئەپەڕی لە ویردی شەویە ئەوەندەی دووبارە ئەکردەوە چەند ڕۆژێک لە ماڵەوە ئیتر نەئەتوانی بێتە دەرەوە خەڵک وایان ئەزانی نەخۆش و سەردانیان ئەکرد هەر ئیمام عومەرە مەشهورە وكان خطان أسودان في وجهي على خديه دو خالي يا دو هيلي الرش لسر قوناي دروز بو أو ندقريا ولا برخاتي رب العالمين طبعا استئمل لو شيء تصوري أمانة كين بلين باشا شون يعني دو هيل دروس أبد تصور كان منكسم بيني وكبلاي زور قرسي بسر هاتوا دوای فترەیەک بینیم و سبحان الله هەستم کردو کە دوو هێڵ لێرەیە دروست خۆ ئەگەر دەوامی هەبێ هەر ڕەشیش ئەبێتەوە بە یەکجاری بە وەکو جۆگەلەی لێ کوڵمی ئینسان زۆر ناسکە بەردەوام ئەم ئاوە گەرمە بێتە خوارەوە وردەوە تەسیری لێەکە ئەسەری ئەم زەمەنی خۆمان مەکەن جارێک وتارێکم ئەدا باسی گریان لەبەر خاتی خوا و چۆن بگرین هۆکارەکان گەنجێک وتی ماوەسا ئەم وتارە پێم وابوو زۆر زەرور نەبوو بۆچی زەرور نەبوو کوڕم وتی جاوە ئینسان لە ساڵێکە جارێک گریە تماخە کوڕی خۆ من باسی ئێسەم نەئەکرد باسی ئەو زەمەنم ئەکرد کە هەموو چرکە ساتێک خەڵک ئەگریە باسی ئەو زەمەنە ئەەکەم کە ئیمامی شەعرانی ئەفەرمێ چووە مزگەوتێک نوێشکەم ئەڵێ دوایی لە شوێنێکە تەڕیم بینی وەمزانی میزی مناڵە ئەڵێ دوایی کە سێرم کرد جێسوژدەیەک نەبوو تەڕ نەبێت هەموو جێسوژدەکان تەڕ یعنی سەری ئەم زەمەنە وشکە مەکەن ئێمە ناوم لێ نابوو چاوەکان گریانێک لە بەردەم دەریای وشکدا ئەخر ئەمە دەریا بەس ئێمە وشکمان کرد لە زەمەنی ئێمە ئەو جۆرە خەوف و ئەوە لە بەرامبەر ڕەب العالەمین نەماوە بەلامانەوە ئاسان بۆتە وای لێ هاتووە بە هیچ شێوازێک ئەو هەستەمان نییە ئەو شعورەمان نییە بەرخاتی ڕەب العالەمین فرمێسکەکان بە چاومانە بێتە خوار بۆیە عەزیزەکانم ئەمەی کە ئەرسانەکەم وا مەزانە بڵێ وەڵا تەسویرێک کراوە ئیمامی عومەر وەها نەبووە والله کانە خەطانی ئەسودانی فی وەجهی دوو هێڵی زۆر ڕەش لەناو نێوچەوانی با بڵێن سەر کوڵمی ئیمامی عومەر دروست بوو لە زۆرینی گریانی ئیمامی عومەر ئەفەرمێ جارێکیان کە زۆر ناڕەحەت بوو ابن عباس طبعا عبدڵای کوڕی عباس ئیمامی عومەری زۆر خۆشەویست و ئیمامی عومەریش ئەوی زۆر خۆشەویست زۆر کە لە مەجالیسی گەورە پیاوەکانی ئەصحاب ابن عباس مناڵێک بوو ئیمامی عومەر ئەیفەرموو با بێتە ناوت چکە عالم پێغەمبەریان صلی الله عليه وسلم دعای بۆ کردووە اللهم فقهه في الدين وعلمه التأويل خوای گیان فێری فقهی دینی کە فێری تەویلی کە بۆ یەکێک لە مفەسیرە زۆر گەورەکانی ئومەتەی ابن عباس ئیمامی عومەری زۆر خۆشەویست ئیمامی عومەر هیلاک بوو لە سەرمەرگە هاتە لای وتی مصر الله بك الأمصار وفتح بك الفتوح وتي أي إمام بو خفت أخوي هرچی ئەو شارانە ئەبینی کە هەمووی ئاوادانە هەمووی بەسەر دەستی تۆ ئاوادان کرایەوە ئەو هەموو فتوحاتە ئەبینی تۆزێ بووین لە زمانی تۆیە ئومەتی ئیسلامی گەیشتە فورس و ڕۆم دنیای گرت وفعل اینجا دەستی پێ کرد ئەوە کرد زۆری وت فەرمووی بەسە وددت أني أنجو لا أجر ولا وزر بخوا تمنام أوي رزقارم بين لبردم رب العالمين هیچ ئەجر و پاداشتم نەبێ هیچ گوناهیشم نەبێ بە سەلامەت دەرچم هەموو ئەوەی کردوم بناکاتە بای ئەو گوناهانەی کە کردوم سیرکەن ئەو پیاوە گەورانە چکە جوان تێگەیشتون
لە ڕەجا و لە خەوف لە هەردووکیان تێگەیشتون لەگەڵ ئەو هەموو ڕەجابوونەی کە بەخوا هەیەتی ئەو هەموو خزمەت و کردەوەکە ئیکە هێشتا ئەترسێکە خۆی گەور لێ قبول نەکرد ئەمە لەوە هات یعنی ئێمە بین هیچ کردەوەمان نەبێ پاڵی لێ بینەوە لە پەنای ئەوەی هیچ کردەوەشمان نییە دەست پێ بکەین قسەی گەورە بکەین و بڵێن والله خوا ئەرحەم الراحمین و ئینشاءالله عەفومانەکە و ڕەحمی خوا و ئەجری خوا یعنی ئەبێ ئینسان بەڕاستی ئەو لایانی تەخفیفە زاڵکە ئینجا ئەتوانێت ڕێک بێت ئێمە یەکێک لە هۆکارەکان لە هەستەکەی ئێستا خەڵک کەم خۆی لە گوناه ئەپارێزێ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەو لایەنەیە ئەوەندە لایەنی ڕەجاکەمان سیر کردو لایەنی خەوفەکەمان لایەت کردو دەبینەمە ئەصحابی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بزانە چۆن لایەنی خەوفەکە زاڵ ئەکەن بەسەر حتا لایەنی ڕەجاکە لەگەڵ ئەوەشا بێ ڕەجانین لە رب العالمین ئەی ئیمام عوثمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ جارێکیان لەسەر گۆڕێک وەستا گریا طبعا ئیمام عوثمانی کێک بوو لەو کەسانی کە ڕیشی زۆر گەورە بوو ئەفەرمێ ڕیشی کاتێکە دانیش لەناو باوەشیا بوو ئەفەرمێ گریا هەتا ڕیشی هەر هەمووی تەڕ بوو وتی ئەی هاوار ئەگەر من لە بینی ئاگرا و بەهەشتا بم بەخوا ئەبێ ئاوە سەر بەرزکەمەوە چاوەڕێکم نازانم بۆ ئەم لام ئەبەن یا بۆ ئەو لام ئەبەن چاوەڕێ ئەوە ئەکەم خوا بڕیارم لەسەر بدا بەو خوای ئەگەر لەو بەینا بم ئیتر گەشتمە ئەوە بە شەرتێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرموویەتی ما ضر ما فعل عثمان بعد اليوم عثمان هەرچی بکات لە دوای ئەم ڕۆژەوە کە ئەو خێر و خێراتە گەورەی کردو لە جەنگی تەبووکە ئیتر هیچ خوا لێ ناگرێ هەرچی بکە ئەفەرمی والله ئەگەر لە بینی بەهەشت و ئاگرا بم نازانم بۆ کامیان بڕۆم لەو کاتە حەزەکەم خۆڵە مێژ حەزەکەم ڕەماد بم خۆڵە مێژ بم هیچ نەبم پێش ئەوەی پێم بڵێن مەسیرە بۆ کامیانە حەزەکەم بە خۆڵە مێش و نەمێن تەبەنەوە باسی ئەو مەشهدەیە وإذا الوحوش حشرت ئەمە لە ڕۆژی قیامەتە سبحان الله خەلایق هەموو ئاوەستاوە خۆیانە محاسبە کرێن محاسبەی ئاژەڵەکان دەست پێ لە فەرمایشتە هاتووە بزنێکی شاخدار زەری دابێت لە بزنێکی بێشاخ عقوبەی لێ ئەسەندێتەوە لە ئاژەڵ سەندابێتەوە لە من ناسەندێتەوە زوڵم ئەمەیان زوڵمی لەویتریان کردووە خوا عقابی زوڵمەکەی لێ ئەسەنێتەوە لە دوای ئەوەی کە هەموو عقابەکەیان لێ وەرگیرایەوە ئەو لەو ئەداتەوە کۆتایی پێهات یەکسەر هەر هەمویان ئەبنە گەڵ بە ئەمری خۆ یا لەیتەنی كنت تراب کافر بۆ هاوارەکە خۆزگە گەڵ بم چکە ئەبینێ ئەوان بوونەوە بەگەڵ خۆزگە گەڵە بوو وەکو خۆڵە مێشیان لێ ئیمام عوسمانە فەرمێ والله لەو بەینا چۆن ئاژەڵەکان ئەبنەوە ڕەماد و نەمێنن ئەبنە سووتوو حەزەکەم مە سووتوو بەس ئەوەنە پێم نەوتری ئایا بۆ کوێ ئەڕۆی نەبادا پێم بوترێ بەرەو ئاگەر ئەڕۆیت و تەحەمولی نەکە ئەوە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ مەشهورە بە گریان و بە ترسی هەمیشە لە دووشت زۆ ئەترسا ئەی فەرموو طول الأمل هیوای زۆر و هاد لێ ئەکا زۆر گوناهکەی هەر ئەڵێ نە تەوبە ناکەم دواتر ئەیکەم کاتێ ئەزانین لە دەست دەرچوی طبعا یەکێک لەو شتانەی کە ئینسان ئەفۆتێنە هیوای گەورە و دوور و درێژە وا تەسەوڕ کە ئەمێنێتەوە لەسەر زەوی بەخۆی ئەمە هەمومان ئێرە بەجێ هێڵین ئەی تۆ تەسەوڕ کە کەسێک ئەبینی مەسەلەن ئەو هەموو جوهدە ئەکا بۆ دنیا ئەی شتێک بۆ قیامەت هیچ نییە چۆڵ قیامەتی وێرانە ئێم پێویستمان بەوە هەیە کە بەڕاستی لایەنی قیامەتمان زۆر ئاگار لێبێ بڕواکەن تۆڵی ئەمەل جاری وا هەیە قەیناکە بە ئەم ساڵە بێتەوە ئەو ئیشە ئەەکەم بۆ خواجان ئەو ساڵە ژێتەوە نەوکرد ئەم ساڵی تر هاتەوە ئەیکەم ئەوی تر هاتەوە نەتکرد ئەوی کاتێ بە خۆت زای تەوا بووی کۆتا بووی هیچیشە نەکرد بۆیە زۆر گرنگە ئێمە زۆر ئەگەمە لە تۆڵی ئەمەل بێ جارێک لە لادەیەک مەلایەتیم ئەکرد پیاوێکە بوو بیرێکی لێدا بوو طبعا ئەو بیرەی هەر بە نازانم بە چەقشێکی پێ بوو ئەوە نەبوو تەک لێ ئەدا هەمووی بەرد بوو ئیتر هەر خەریب و تەقەی ئەهات و ئەوانە هەموو جارێ ئەموو ئەرێەوە تۆ بە تەمای چیت ئەی مامۆستا ئاوەی هاتە دەرێ ئەلەوێ ئاوا سێوێ دەکەم ئەلەوێ نازام چی ئەەکەم بە هەولێری بۆی باسە کردم ئەلەوێ ڕیزە سێوە نێژم لەوێ چی ئەەکەم و باخەکەم ئاوای لێت و خەڵک لێوەیەت لە مەسیفەوە ئەگەڕێنەوە بەم جادا ئاوا سەیری ئەەکەن و مش هەموو جارێ ئاوا دائنیشتم لەگەڵ هەندێک قسەم بۆ ئەکرد و ئیتر تۆزە قسەی کرد ئەچۆ ناو چاڵەکە دەستی پێ ئەکردەوە بەیانێکی زوو خەوێکی بینی بوو وتی ماوەسا خەونێکی زۆر ئەجام دی و وابزانم حەچی وتم دێتە دی جاوان کومەژتم وتی والله ماوەسا لە خەوما سبحان الله ئەم بیرم تەقی ئەوکە ئەهاتە سەرەوە
هەموو خەڵک هاتبوو لە هەولێر هاتبوو لە مووسڵ هاتبوو لە دوهۆک خەڵک هاتبوو هەر هەمووی ئاوەستان و سەری کاناوەکەی منیان نەکرد ئەوەنە ئاوەکە جوان بوو وتم خوا ڕەحەمکە ئینشاءڵڵا ئەگەر لە خۆ بێت و خوا بوو پارێزێ دوای من ڕۆشتم سەفەرێکم کرد کە هاتمەوە وتیان کورە مامۆستا ئەگەر لێ نییە وەفاتی کرد چۆن تێ وەڵاهی مامۆستا قەدەری خوا بیرەکەی کەوتبوو ئاو دینەمۆیەکی بردبووە ناوی بۆی ئاوەکە فڕێ بدا دایگیرسان و وردەوە دەغازی کردو خۆی چوو بۆ ژوورەوە هاواری کردبوو لە کوڕەکەی فریام کە و کەوتبووە ناو ئاوەکە کوڕەکەی چوو بە دوای کوڕەکەی خنکە شوانە لێوە بینی بوون ڕای کردبوو ئەویش خنکە یەکێکتر لە دوورەوە بینی بوونی چەند گولەیەکی تەقانە بوو چوو بە دوایانە ئەویان بە چ حاڵە سێهەمیان سێ کەسی تیا مرد و چوارەمیان بە چ حاڵە هێنایە دەرەوە و هەموو خەڵک کۆ بوونەوە کەس نەیەتوانی مەیتەکانی لەنا ئاوەکە بێنێتە دەر حەریقی مەسیف هاتبوو هەولێر هاتبوو قوواتێکی زۆر هاتبوو خەڵک هەمووی ڕای کردبوو هاتبوو ئەولادیان هەمووی داڕژا سبحان الله ئەو هەموو ئەمەلە گەورە بەم بیرە کۆتا بوو ئە پیا باشێکیان وتیان گەنج زۆر ئەمریا پیر هاوار گەنج چونکە دائما لەناو کۆمەڵگا سێرکە پیر کەمترە کەوابوو ئەم گەنجانە ناگەنە پیری لە ڕێ ئەکەون ئەمرن تەواو ئەبن ئێمەش زۆر ئەمەلمان هەیە زۆر ئەمەلی یەکێک لەو شتانی ئیمامی عەلی زۆر لێ ئەترسە ئەمەلی درێژ بوو سبحان الله ئەمەلت زۆر بێ زۆر بێ زۆر بێ ئینسان جاری وایە ئەمەلی زۆر تەواوی ئەکە هەر یەکێک لە ئێمە ئێستا تەسەوور کە قەت ڕۆژێک لە ڕۆژان وانە بۆ دابمێنین نان نەبێ بیخۆین و لە برسا بمرین بەڵام ئەها سیرکەن بڕواکە جاری وای ئینسان ماڵێکی زۆر جوان خۆی گەورە پێ عەتا کردووە ملیۆنێ مرۆڤ لە زەویا کۆکەرەوە ئەم ماڵی ئەمیان نییە کەچی ئەم ماڵی لێ تەنگە بێ بەخوا ئەمەی غەڵەتە ئەوەی غەڵەتە ئەوەی غەڵەتە ئەوەی غەڵەتە ئەوەی غەڵەتە دەی شەیتان وازی ئەم ماڵە جوان ئەڕوخێنەوە هەم دەست پێ ئەکات دوای ئەوە هەم مودەتێکی ترەڵێ بەخوا ئەمەشی غەڵەتە دەست پێ ئەکاتەوە دوای ئەو هەر وەفاتی کرد کوڕەکانی ئەڵێن ئای دەتخوا باوکم ئەمە خەریتەی بوو کێشا بووی وەڵا باوکم هیچی نەئەزانی اینجا ئەوەژی ئەڕوخێن دەست پێ ئەکەنەوە سوبحان الله جیل لە دوای جیل ئەڕوا ئەمە هەموو تۆلی ئەمەلە تەسەوور کە جاری وای ئینسان ئەوێت تەوبەکە فریای ئەو ناکەوێت شایەتمان بێن فریا ناکەوێت ئەو هەموو ساڵە ویسوی تەوبەکە نەیکرد لە کەناری مەرگە چۆن تەوبەی پێ ئەکرێت چۆن بوەستێ چۆن چی جوابی خوا باتەوە بۆیە عەزیزەکانم طولی ئەمەلێکێک بوو لەو شتانە ئیمامی عەلی زۆر لێ ئەترسا دوو ئیتیباع الهەوا ئینسان هەوای هەرچی ود ئەم شوێنی کەوێ ئەی فەوتێنێ بالضبط وەکو چی ئەوهایە کەسێک هەڵخلیسکا بێ شوێنێکی تر بینە لە خوارەوە بڵێت تخوا خۆ من هەڵخلیسکاوم با بشم بۆ ئێوەش با بڕۆم بۆ ئێوەش ئەڵەن کابرایەکە بوو کەوتو بۆ ناو بیرەوە بیرەکە تەپی بوو چاری نەوە بێت دەرەوەی کورە دێکیەوە کە ناوش پیا بماڵ خۆ من تازان نایەمە دەرەوە باشە بڕۆکەن جاری وهەیە طبیعەتی ئینسان ئەوە لە ئیتیباعی هەوایە قاچی هەڵخلیسکا ناوێ هەڵسێتەوە هەنگاوی دووەم ئەنێ قاچی هەڵەڵسیە سێهەم چوارەم کە تەواو ئەبێ بۆیە ئێمە بەڕاستی زۆر پێویستمان بەوەیەکە لە مەسائیلی طولی ئەمەل و ئیتیباعی هەوایە بوەستین کی ئەڵێ ئەم لەحظەی کە تۆ ئاوە سەر ناخێتە سەر پشتەکەت کۆتا لەحظەی ژیانێکە نەتوانی سەر بەرزکەیتەوە جارێکی تر کی ئەڵێ ئەم دەقیقەیە کە تۆ ئێستا بەدڵ ئەڵێ ئەستەغفر الله کۆتا ئەستەغفر الله تۆ نییە لە ژیانە کەس نازانێ بۆیە عەزیزەکانم ئەم دوو خاڵە ئێمە فەوتانوە فەرمووی ئیمامی عەلی ئەی فەرموو والله طولی ئەمەل ئاخرەتی بیرە خاتەوە اتباعی هەوا و شوێنکەوتنی هەوا ئارەزوەکان وات لێ ئەکا کە نەتوانی حەق ببینی دائیمە شوێن بەتاڵ بکەوی حەقت لێ کوێر ئەبی لە ئاستی حەق نابینی بەڕاستی مەسائلی بینینی حەق ئینسان هەندێک جار هەوڵ ئەدا یعنی حەق ببینێ ناتوانێت هەوڵ ئەدا چاوی بکاتەوە چاوی پێ ناکرێت خوا بۆ خاتی گەورەی خۆی بمان پارێزە لەوەی کە خراپە لە پێش چاومان شیرین بێ بڕواکە ئینسانی تر چاو ناکاتەوە ناتوانێت چاو کاتەوە هەموو حیاتی ئەفۆتی بۆیە ئەم دوودانەیە ئەبێ زۆر ئاگەمان لێ ئەی هاوار ئیمام ئەفەرمێ کورەوە دنیاتان ڕۆشت هەموو ڕۆژێ هەنگاوێک ئەڕێ بەرەو ئاخرەت دنیا ئەڕوە ئاخرەت بەرەو پیرە دێ هەمووشیان کوڕیان هەیە ئاخرەت کوڕی خۆی هەیە و دنیا کوڕی خۆی ئەمڕۆ کردەوە ئەکەیت و کەس لێو ناپرسێتەوە چی ئەکەی بیکە لەسەر زەویە
سبەینێ هیچ کردەوەیەک نامێنێت تەنها لێ پرسینەوە نەبێ لە بەردەم خۆی. ئێمە مەسەلەن چۆن بین لە بەردەم ڕەب العالەمین، چۆن بچینەوە بەردەم خوا جەل جەلالوو. یعنی هەر یەکێک لە ئێمە بیرکاتەوە چۆن خوا جەل جەلالوو ئەگەر ڕامگرێ پرسیارم لێ بکە هەموو لەحظە و چرکەکان، بەس پرسیاری نوێژی جەماعەتم لێ بکە چی بکەم، بەس پرسیاری ئەم لێ بکە یعنی زیکرەکانی بەیانیان و ئێوارات خوێن من چی بڵێم، پرسیاری نوێژی زوحام لێ بکە چی بڵێم، پرسیاری فەرزەکان و ئیخلاصتیایە و خشوعتیایە چی بڵێم. یعنی بەڕاستی ئینسان طولی ئەمەل زۆر کات ئەیفوتێن. دۆستێکم هەبوو زۆر کات ئەو 70 ساڵ ئیتر ئینسان هیچ مەجالێکی نامێنێ، لە 70 ئەبێت تەنها خەریکی خواناسی بێ واز لە دنیا بێنە بە کولی. هەموو جارێ ئەموو جاکی ئەڵێ ئەگەینە 70 ئەو ئومێ دەکەم بگەین، بەڵام لە 70 بە دواوە ئیتر چوونە دەرەوەمان نامێنێ، جوڵمان نامێنێ. سبحان الله زۆر لە عمرێکی لاویە بە حادسەیەکی سیارە کۆتایی بێت کە خۆشی تەسەووری نایەکە. حوالی 35 ساڵێک نیوەی ئەو عمرەی کردو و تەواو. ئێمە نازانین ئەمەلەکانمان زۆر گەورە، هیواکانمان وەڵڵاهی ئێستا لەم ژووری خۆمانە زۆر ممکنە ئەمە ئەخیر دیداری ئێمە، زۆر ممکنە لە سبەینی نزیکە ئەخیر دیدارمان، کەس نازانێ. زۆر کەس هەبوو خۆی ئامادە کردبوو تەختیتی دانابوو، نەخشەی دانابوو چی بکە، هەموو نەخشەکانی کۆتایان پێات. مە فەقەیەکمان وفاتی کرد، مامۆستا بەختیار، دەفتەری یادداشتەکانیم سەیرە کرد کە بەرنامەی 2007 داناوە چی بکە و نازانێت ناگاتە ئەخیری ساڵ، ئەبێت چۆن بکە شەوان، ئەبێ ڕۆژان چەندێک کتێب بخوێنێتەوە، چەند ذیکر بخوێنێت، چی بکە. لە یادداشتەکان نووسیوێتی ئەمانە بکەم ئەم ساڵ بۆ ئەوەی ساڵی ئایندە شتێکی تر بکەم، ساڵی ئایندەتر گەورەتر. زۆر کات ئەهات ئەیوت مامۆستا باشە من چۆن ئایندەی خۆم دامەزرێنم، مەسەلەن کە بووم بە مەلا چۆن فەقیر ڕاگرم، چۆن چی بکەم. ئەو بێ ئاگا لەوەی کە ئەجەلەکەی بای ئەوە نیە بێتە مەلا، بەڵام ئامالەکانی ئەها ئامالێکی دینی گەورە. ئێمەش بەڕاستی طولی ئەمەل جاری وهەیە لە دنیاەوە ئەمالی ئەکا کوێرمانەکە، جاری واش هەیە طولی ئەمەلی ئاخرەت وامالی ئەکا نەشاطێکمان ئەداتێ عەمەلکەین عەمەل. بۆ ئینسان وا تەسەوور نەکە وەڵڵا جاری وا هەیە یعنی تۆزێک نان چییە ناچێتە خوارەوە تەواو. باسی دۆستێکیان بۆ کردم، ڤایرۆسێک چۆتە ناو عەمودی فەقەری، بەس تەنها ملی ئیشەکە تەواو کۆتایی پێهات، لاشەی کۆتایی پێهات. دۆستێکم کچێکی جوانی هەبوو لە پڕ ئەم کچێ وەکو پەڕۆیەکی لێ هەپڕ، هیچ حەرەکە و جوڵە و تەنها چاوەکانی ئاوا ئەکردە و دایخستە. یعنی ئێمە باشە بۆ ئاوا چاو قایم، هەتاکەی چاو قایم، هەتاکەی مەسەن ئەمەلی زۆر بڕۆ ئەی لەکوێ ئەی بچڕێنی. وەڵڵاهی هەموو ڕۆژێک هەموو لەحظەیەک ئەها پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئیمانی نییە ئەو کەسەی وەسەتەکەی شەو نەنووسی، یعنی ئەگەر هێتۆ بەینی خەبەرە نەبێتەوە. زۆر طەبیعیە مەسەلەن لە ماڵەوە کۆمەڵی قەرزاری ناتەوێت کەس بزانێ بەم قەرزانە، ئەمە ئەمانەتی خەڵکە لەلاتە، بینووسە لە دەفتەرەکە داینێ، با کاتێک کە مردی بزانن چیت بۆ بکەن، چۆن قەرزەکانە بدەن. زۆر کات ئینسان ئەو دەفتەرەی کە ئەینووسێت ئەگەر نەشی دابێتەوە ئەمە شتێکە بەرزی کردێتەوە لە بەردەم ڕەب العالەمین خوایە من ئەو کەسە وەسەتەکەی خۆم نووسی. باشە ئەو فەرمایشتە مەبەستی چییە؟ یعنی هیچ شێوێ بەتەوە بەیانی مەبە، ما بنووسەتەوە کۆتات پێهات. بۆ کە چوویتە دەرەوە بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله، لا حول ولا قوة إلا بالله. لو شي حول بێ بەسەرتە تۆ نەمانوە، لا حول ولا قوة إلا بالله. بۆیە پشت ئەبەستی بەخوا کە ئەچیتە دەرەوە. بۆیە عەزیزانم والله یەکێک لەو شتانە ئەم میلەتەی ئێمە فەوتان و هەموو ئومەتی ئیسلامی فەوتان و مەسەلەی طولی ئەمەل. زۆر ئەمەلمان درێژە، وا پێمان وایە زۆر ئەمێنینەوە لەسەر زەویە، بۆیە هەمیشە بیرمانەوەی دنیامان چەند جوان بێت، ئەی ئاخرەتمان چۆن بێت، ئەی چەند کەسمان هەیە لاشەی وەکو دڵی ئەیوب ساغە، بەڵام وەڵڵاهی دڵی وەکو لاشەی ئەیوب زامار. ئەگەر ئەیوب هەڵگێڕیتەوە ئێمە ئەکە
ئابزان کووە ناخمان چی تێ چەندێک شوێنی هەوا کەوتوین ئەو هەوای وای لێ کردن کوێر بوون کوێر حەق نابین خۆ بە ئاسانی ئینسان ناتوانێت حەق ببینێ